من هفته 11 بودم سیمبول. من لە شەقامی نەفت 11 دەژیم سەرەتا وردەتەقە هەبوو پشیلەکەم چووە نزیکی پەنجەرەی ژوورەکە چوم گرتم و فڕێمدایە ئەولا خۆشم فڕێدرام وەک بڵێ درام بە دیوارەکەدا بیناکەشمان کەسی تیانە بوو هەر چۆنێک بوو خۆم گەیاندە بەردەرگا دراوسەکان خەریک بوون دەڕۆیشتن تیمی فریاکەوتن هات منیان هێنا بۆ ئێرە و هەر ئەوەندەیە بە زیندوی مامەوە پامم که نمیدونم دیگه فقط زنده موندم. پیک موتوری هم دو تا سرویس داشتم یک شدم پایین آزادی من کاری دیلیڤەری دەکەم دوو داواکاریم هەبوو یەکیانم لە خوار ئازادیەوە گەیاند و لە شەقامی بێهبوودیەوە هاتمەوە سەرێ دەمویست لە چوارڕێی خۆشکشوو بەرەو باکوور بڕۆم شتێک لەبەر دەمم تەقیەوە دیتم خوێن لەسرم دێت دەستم خوێناوی بوو ترسام هاوارم کرد مۆتۆرەکەشم پەنچەر ببوو لەسەر پێیانەڕێی قەراغ شەقامەکە دامنا و کەسێک بە خۆبەخشی گەیاندمیە بنکەی تەندروستی من رسوند تا بهداری